بەپێی ڕۆژەکان ئەگۆڕێ ڕۆژی وایە 35 خانم بەشداریەکە ڕۆژی وایە 20 خانم ئەتر ئەوانی کە موزیاکە بە پێی کەشوهەواکەی ئێرە ئەمە وەک ڕێکخراوی گەشەپێدانی کولتور شەوانی ڕەمەزانمان ڕاگەیان بە بازارکردنی خانمان لە بەردەمی باخی گشتیە لە دوێنێ بەردەوامە لە هەژدەی مانگەوە هەتاکو 25 مانگ بەردەوامە وە کۆمەڵی خانم لە کاری دەستڕەنگینی و ئیشی دار و تەختە و خواردنە کوردوارەکان تیا بەشدارن. لە کاتژمێر چەنەوە بۆ چەند بەردەوام دەبێت؟ بڕیار بوو سعات حوتنی و هەتاوەکو یانزەی شەو بەردەوام بێ بەڵام لەبەر ئەوەی کە خەڵک لێرە زیاترەوە لە خواری کوردستانی شەو خەڵکانێکی زۆری ئەنگشتیار بڕیارمانە کە لە سعات سێوە کراوە بێتە تاوەکو سعات یانزەونیوی شەو. دیاریکراوی پێم بڵێ چەند خانم لێرە بەشدارە؟ بەپێی ڕۆژەکان ئەگۆڕێ ڕۆژی وایە 35 خانم بەشداریەکە ڕۆژی وایە 20 خانم ئەتر ئەوانی کە موزیاکە بە پێی کەشوهەواکەی ئێرە. ئەو بابەتانە چین کە لێرە نمایش دەکرێن؟ ئەماژەم پێەیە وەکو مورووە جامتایە ئیشی دارە خواردنە کوردەواریەکانە و کەلوپەلی کوردەواریە وەکو ئەکسسوارات و ئەو شتانە زیاتر لێرە بەردەوە. وڵایە کرد خۆتان بە زوومی کامێرەکە خۆتان سێریکەن کە خەڵک بە بەرچاوی حەزیان لێدی چونکە شەوانی ڕەمەزان لە مێژەوە تاوە ئێستا لە 15 ڕەمەزانەوە ئەکرێتەوە و ئێمەش هاوتامان کردەوەی شەوانە خەڵکانێک و خێزانیە سەردانی عێراق کات کەشێکی تایبەتە بینێت